لە ساڵی 2014 بۆ ئەو قەیرانە دارایی کە بەرەو کێرێمی کوردستانی گرتبوو خولەکان بە شێوەیەک سز بوون. بەڵام ئێستا بۆیە کە زروفی دارایی هەرێمی کوردستان و عێراق بەرەو باشترەچێ هیوانمان وایە ئەم ساڵ خولەکان زیاتر ئیدامەی پێ بدرێ و بەردەوام بێت. یەکەم خولکە ئێستا کراوەتە خولی کارامەی بەها کۆمەڵایەتیەکان بۆ 200 مامۆستای سنووری پارێزگای پەروەردەی هەڵبژێردنی شەهید بە 6 گروپ هەر گروپێک 32 بۆ 33 مامۆستا ئامادەییان نەبێت سەرجەم تێچووی خولەکە لەلایەن یونیسێفەوە بە سوپاسەوە دابین کراوە. دوای ئەمەش خولەکانی کە بەدوایە دێت ئەو خولانش کە خولی توێژەران خولی مامۆسایانی بەڕێوەبەری نوێ و خوێندن بە ئۆنلاین ئەوانە هەمووی لە چوارچەوەی خولەکانە کە دەرخستەمان بۆ کردووە ئێستا لە بەڕێوەبەرێتی گشتی پەیمانگا مەشقوڕیانانە لە هەولێر چاوەڕێیەکەین لە دوای ئەم خولە ئەوانشی ئینشەڵا دەست پێ بکات و بتوانین ساڵێکی بە پێ ساڵێکی پڕبارەکەت بۆ مامۆستایان و خوێندکارانی سنووری بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی هەڵبژێردنی شەهید ئامادە